لەبەردەم پرۆسەیەکان ئەم پرۆسەیە سەر لەبەری میهەنی و یاساییە ڕەهەندی سیاسیشی هەیە ڕەهەندە سیاسەکەت ئێمە طبعاً ئەو حیزبانە کە ناڕازین بۆ پرۆسەی دوێنێ شەو ئەوە هەڵوێستی سیاسیان دەبێ خۆیان دیار بێ بەڵام ئەوەی کە ئێمە ئەنجامی دەین بریتێ لە پرۆسەی میهەنی و یاسایی ئێمە ئەو نەتیجەیە کە ئەعلانیان کردووە ڕەنگە بەڕێکارە شکڵی یاساییەکەی کە 5 کەس دەنگی پێدا و تەجاوزیان کردووە ئەمە یاسایی بێ کێشەی ئێمە لەگەڵەوە ئەقڵێتەیە کە لە هەر شێوازێک یا لە هەر محەتەیەکە تۆ لەگەڵی کۆ دەبیتەوە یا لەگەڵی دەتەوێت ئیشێکی باش بکەی تێکی دەدا کێشەی ئێمە لەگەڵێکێتی و پارتی ئەوەیە لە هیچ کایەیەکە کۆمیسیۆن بێ غەیری کۆمیسیۆن بێ بە شێوەیەکی یا بە شکڵێکی ئەخلاقی سیاست ناکەن یعنی ناکرێ بنەمای حیزبی یا مەسلحەتی حیزبی واد لێ بکات تۆ تەنانەت کۆمیسیۆنێکت هەیە لەبەردەم یەکەم تاقیکردنەوەیە بوو چەند هەنگاوێکی سەرەتایی بەباشی هێنا تۆ لە هەنگاوی ئەخیرا بەرنامەی لێ تێکبەی خەڵکێکی زۆرێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بخەیتە گومانەوە بەرامبەر کۆمیسیۆن وە کەسایەتی معنەوی ئەو کۆمیسیۆنە کە تۆ پرۆسەیەکی درێژخایەنتر لەگەڵی هەیە لە کەدارکەی و دڕدۆنگیکەی لە دڵی خەڵکە لە فکری خەڵکە بۆیە بەڕاستی ئێمە کێشەکەمان لەوەیە ئەنجا ئەم نەتیجەیە تەزیق ئەکرێ و ناکرێ و ڕەنگە تەزیقیش کرێ چکە هەر ئاوا بڕاتۆ ئەمە هەویرێکە و چۆنەڵێ ئینەکان باش هێلاوە بەڵام ئێمە دوجار ئەوەی کە لەگەڵی چۆن لەگەڵی مامەڵە دەکەین مامەڵەکەمان یاسایی پیشەیی میهەنیانە دەبێ بەڕاستی سکاڵا تۆمار دەکەن یا دەچن لە ڕووی یاسایی طعن بەڵێ ئێستا ئەمە دەبێ بە طعنی یاسایی